يعني تمام بين 6 سال بوو پێشەوەی بچمە مەکتەبیش لە مزگەفتێکن ماڵمان کوڕە گەنجەکە بۆ قورئانی پێگوتین خوددا جزای بداتەوە. يعني پێش بچمە مەکتەبی من فێری عەرەبی بووم بە خوێندنەوەی قورئانی. کوڕە گەنجەکە فێری کردین هەتا یەک دوو جارش ختمم کرد لەخوای بە زیادی بێت قورئان. بەس کە گەشتمە تەمەنێکی گەورە یعنی بووم لە 13-14 ساڵ چوم گەشتمە هەندێک برادەر وشتیوە يعني لەڕێی مزگەفتی منیان گەڕاندەوە میشانجێ کە من گسکە بووم بێ الحەمدولله ڕووی جەنابەت و جەماعەتی بێ قڕبم بە دییان کەتم فێرێت غایرە کێشان و چوونە دەرەوە شتانە بووین یعنی لە نوێژ و شتەکان دابڕام زۆر بەکەمی نوێژمە کردیان نەما کرد ئێستاش ئەمەوێت بۆشی جاران بە عەقیدەشی بەقەوەتەوە بگەڕێمەوە. دەست پێ بکە براک يعني نازانم بە چ نەوعەک دەست پێ بکەم بە